خوشکێکی بەڕێز کاتێک گوێ لە کورتەوتارەکانی منەگرێ باسی شتێکی بۆ گەڕامەوە وتی کابرایەک هەبوو خزممان وتی هەر لە مناڵیەوە سەرعی بوو سەرعێکی زۆر خراپ وتی کاتێتر گەنج بوو وای پێ هات نەیەتوانێتە دەرگا حەوش بچێ ئەترساندا لە زەوی سەرع بێگرێ پەرکەم وتی کێشە ئەوە بوو چۆن ژنی بۆ بێنن چۆن ژن باتەڕێەوە حاڵی یعنی زۆر مشکلەیەک بوو هەر چۆن بێ وتی خزم و دۆستەکان کەسیان ژنیان پێ نادا ئیتر ماڵێک خوای تەعالا خێران بنووسێ ژنیان پێدا و بوو بە خاوەن خێزان و سبحان الله مناڵێکیشی بوو وتی مناڵی گەشتە 6 ساڵان حەبوودەوایەکی زۆری بەکارە هێنا بۆ سەرع ئەم برا بەڕێزەمان وتی سبحان الله ڕۆژێکیان مناڵەکەی بۆ نەڕۆ حەپەکانی باوکی بەکار بێنێ و هەمووی بخوا یا سبحان الله والله ئێسەکە وتانە گەڕمەوە بە گەرمیانی مچورکە دێتە گیانمە تەز دێتە گیانمە وتی ئەو مناڵە حاڵی زۆر خراپ بۆ 3-4 ڕۆژ هەر ئەڕشایەوە وتی لەگەڵ ئەماعیدەی دەرەچوە دەرەوە وتی مناڵەکە مرد سبحان الله مناڵەکە مردوتی ئەم پیاوە زۆر بێتاقەت بوو زۆر بە تایبەت یعنی ئەو حەپەکانی ئەوی خوارد بوو ئەمانە وتی زۆر بێتاقەت بوو وتی حاڵی زۆر خراپ بوو وتی بەڵام سبحان الله وتی ئیتر سەرع لێی نەدا وتی سەرعی بۆ نەهات دەی ماوەیەک دەی وتی نەما سەرع نەما وتی سبحان الله ئەم پیاوە چەند مناڵی تری بوو ژنێکی کەی هێنا دەوڵەمەند بوو ماشاء الله وتی ئیسا حەسابی خۆی نازانێ بە سیارەی خۆی دێت و ئەڕاویش ترسێکی نیە یا سبحان الله کەس نازانێ ئەم دنیا چۆنەوە خێرەکان لە چیایە ئیتر ئیشەکانی خوا وایە و ئێمە بێت تەسلیمی خوای پەروەردگار ببین داواکارم خوای تەعالا بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە